لاری چوونی پێش کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان هەندرێنی پاڵەوانی وەرزی ڕابردوو لەسەر یاریگای خۆی پێشوازی لە پێشمەرگەی سلێمانی کرد. لا سەرەتاکانی یاریەکە و خولەکەکانی دەستپێک نابژان لێدانێکی سزای بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن ئەژمار کرد و میران محەممەد جێبەجێ کرد توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ تیپەکەی تۆمار بکات. پێشمەرگەی سلێمانی لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکەدا بوو، بە تایبەت لە ڕێگای سامی سەعید خاوەنی چواردە گۆڵ و گۆڵکاری خولەکە، بەڵام کەیوان ڕئیسی گۆڵ پارێزی تازە پێگەیشتوانی هەندرێن لە ئامادەباشیدا بوو بەرپەرچی لێدانەکانی دەدایەوە. لە دوا خولەکانی نیوە یەکەم خەریک بوو هەندرێن بە گۆڵی دووەم بگات، لێدانێکی سەری هۆشیار ئیدریس ڕێگای ستونی گرت، ئاکام ئارامیش بە باشی مامەڵەی لەگەڵ تۆپەکە نەکرد. لا نیوەی دۆم شارەکانی پێشمەرگەی سلێمانی بەردەوامی هەبوو، هێرشەکان ڕووی لە زیادبوون کرد، سامی و هاوڕێکانی لە هەوڵی گۆڵێک و یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوون، بەڵام گەیشتن پێی بۆیان قوڕس بوو. تازە پێگەیشتوانی هەندرێنیش با چەند هەوڵێکی لاواز وەڵامی دەدانەوە. لە دوا خولەکەکانی یاری لا دوو لێدانی مستەفا عودەی تازە پێگەیشتوانی پێشمەرگان نزیک بوون لە گۆڵ، جارێکی دیکە گۆڵپارێزەکەی هەندرێن بۆ بەربەست و یاری بە سەرکەوتنی تازە پێگەیشتوانی هەندرێن بە کۆتا هات. توانیمان ئەو گەمەیە یاریێکی زۆر باش بکەن، 1-0 بینەوە لێکەم و هەوڵە دەین بۆ کاسەکە. یاری داهاتوش هیوادارم سەرکەوتن بەدەستبینە هەر سەر دەکەویشتن. ئێمە ئەم هەفتەیە سێ یاریمان کردووە، دوو کوردستانمان کردو، عێراقێکمان کردووە، هەم دیسانیسا سەفرەکەین بۆ بەغا یاریزانەکانمان هیلاکن. ئەمە یاریزانێک نییە وەکو یاریزانی دەرەجەیەک بێ بڵێ 30 یاریزانێ پێ ئەو پەڕی پێمان بێت 22-23 یاریزانمان پێەیە. ئەکسەرێتیشی بیدایەتی یاریکردنیەتی یەکەم ساڵێتی کەمێ قورسە بەلایەنە نامەوە بێت. ئێمە لە نەتیجە ڕناکەین ئینشەڵڵا ساحی خۆمانە ئەگەڕێنەوە بە بەهێزی، بەڵام یاریزانەکانمان سترێسی لەسەر بوو، باشترینەکانمان ئەمڕۆ لە ڕۆژی خۆیانە نەبوو. ئینشەڵڵا هەوڵەیەن بگەڕێنەوە یاری خۆمان بە شتوانی خۆی گەورە یاریشی باشکەین. وا بڕیارە ڕۆژی سێشەممە یاری گەڕانەوەی ئەم قۆناغە بەڕێوە بچێت. تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی گەشتی بەغداد دەکەن و یاری گەڕانەوەی پێش کۆتایی خولی پلەیەکی عێراق بەرامبەر ئەمانەی بەغدا لە ڕۆژی یەکشەمە ئەنجام دەدەن. دواتر دەگەڕێنەوە سلێمانی و پێشوازی هەندرێن دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێیام، هەولێر.